مستەفا کازمی و حکومەتەکەی لەبەردەم تاقیکردنەوەیەکی گەورەدان کە ئەویش گێڕانەوەی شکۆیە بۆ دەوڵەت کە بەهۆی هەڕەشەی گروپە چەکدارەکانەوە ڕوبەڕووی مەترسی بۆتەوە. بەڕێز مستەفا کازمی کە بێوێ لە عێراقی بت بگەڕێتەوە ئەبێ سەرەتا کێشەکان چارەسەرکە هەموو کێشە و گرفتانە ناوخۆیانی هەیە بەشێکە لە کێشە سەرەکیەکان بە تایبەتیش هەرێم. بۆیە عێراق بەداخەوە چەند مانگێکە هەرێمی تا ڕادەیەک پەراوێز خستۆ کێشە و گرفتەکان زەق بۆتەوە بۆیە کازمی پێویستە بەر لە هەموو شتێک لەگەڵ هەرێم ڕێکەوتن کاوە بە هەموو لایەکە هەوڵدەین کێشە و ململانیەکان نەهێڵدرێەوە ئەوەش بەوە ئەکرێت کە بەڕاستی ئەم هەموو گروپە چەکدارە کە بەشێکیان گروپی چەکداری میلیشیان وە لەژێر ئەو ناوی میلیشیا دەیان کاری تیرۆریستیشی تیا ئەنجامەدرێ هێزەکان لە عێراقا جێگەی گومان. دوای پێکەنانی حکوومەتی نوێ عێراق بە سەرۆکایەتی مستەفا کازمی هەوڵێکی جدی هەیە بۆ ئەوەی کە گروپە میلیشیایەکان تا ڕادەیەکی زۆر لە هێز بخرێن یاخود ئەو توانایی کە ئێستا هەیەە بۆ تێکدانی شیرازەی سیاسی و ئەمنی عێراق نانمێنێ. بەڵام من بۆ خۆم بە تێڕوانی خۆم پێم وایە کە هەم مستەفا کازمی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەم حکوومەتی عێراقی ناتوانن لە ماوەیەکی کەمدا یاخود ناتوانن سەرکەوتوو بن چونکە ئەو گروپانە ڕەگوڕگشەیەکی قوڵیان لە ناو پێگە کۆمەڵایەتەکەی عێراقا هەیە و پشتیوانی دەرەکیان هەیە. کازمی ڕوبەڕووی ئاسنگی مەزهەبگەرایی ئەبێتەوە، ڕوبەڕووی گروپە چەکدارەکان ئەبێتەوە. کێشەکانی عێراقی نوێ هەر پەیوەست نییە بە هەڕەشەی بڵاوبوونەوەی چەک بەڵکو و ململانی سیاسی و کێشەی دەسەڵاتی ناوەند و هەرێم و پارێزگاکانیش بەشێکە لەو ناڕەزایەتی کە حکومەتەکەی کازمی گرتووەتەوە. بۆیە چاودێران دەڵێن ئەگەر حکومەتەکەی کازمی بیەوێ پرۆسەی سیاسی لە عێراق پێش بخات دەبێ ئاور لەو بەڵێنانە بدات کە بۆ چارەسەرکردنی کێشەکان بە کۆمەلگای عێراقی داوە. مستەفا کازمی بەداخەوە ئەویش هەر بە هەمان شێوەی سەرکردەکانی تری عێراق تووشی دایان کێشە و گرفت بووە و بەشێک لەو کێشانەی تەنها ئەوەی کە ئەیخاتە پێشچاو سیناریوێ بۆ نە ئەو لە سەرەتاوە بەڵێنیدا کە لەگەڵ هەرێم لاپەڕەیەکی سپی هەڵداتەوە و بڕیاری ئەوەی دا کە هەموو کێشە و گرفتەکانی لە چوارچێوەی عێراقا و هەرێمیش کە بەشێک و پێگەیەکی گرنگی عێراقا کێشەکان چارەسەرکە. بەڵام ئەوەی کە ئەیڵێر لە ڕاستیا بەکردەوە وەک پێویستکاری لەسەر ناکا بۆی ئومێد دەکەین لەم چەند مانگەی تا مانگی 6 ساڵی داهاتوو کە لە بەردەم کازمیە هەموو ئەوانەی کە بەکردار کە بە قسەی لەسەرکرێ بتوانێت لە چوارچێوەی کردارێکی عملیشە ڕێگەچاری گونجاوی بۆ بدۆزێتەوە. لە دیدی منەوە ئاسوی چارەسەر ڕوون نییە و پێناچێ بەم زوانە کە کێشەکانی عێراق چارەسەر بگرە دوای ئەو ڕووداوە تازانەی کە لە عێراق ڕوویانداوە بە تایبەتی سەردەسی میلاشەکان و موشکبارانکردنی بەرژەوەندەکانی و ناوەندە سەربازی و سیاسی و دیپلۆماسیەکانی ئەمریکا لە عێراق پێچی کێشەکە قوڵتر بێتەوە و دیسانەوە ئەمریکاش ڕەتفعلی هەبێت بۆ ئەو هێز و گروپە چەکدارانە و تەسەوری ئەوەکرێت چاوەڕوانی ئەوەکرێت کە عێراق بێتە گۆڕەپانی جەنگێکی گەرم لە بینی بەرژەوەندیەکانی وڵاتانی زلهێز و وڵاتانی ئەقلیمیدا. کازمی هاوشێوەی سەرۆکوەزیرانەکانی پێشووتری عێراق بەڵێنی زۆری داوە کە لەم کابینەیەدا کە کابینەی حکومەتی کاربەڕێکەری عێراقا چارەسەریان بۆ دەدۆزێتەوە. بەڵام جگە لە قسە هیچ شتێکی ئەو تۆی نەخستۆتە سەر کاغەز کە دڵی عێراقیەکان خۆش بکات و ئاهەیەک بابەر دۆخی عێراقدا بهێنێتەوە. عومەر کەریم گەلی کوردستان، سلێمانی.